ئەمڕۆ گەلەریەکم کردوێتەوە لە قوتابخانەی سەروەرانی نێودەوڵەتی هەفتا ڕسمم هەیە هەمووشم سپاسی دیک بەکەم کە لەگەڵی دروست کردم سپاسی مامۆستاکان بەکەم هەمووی. ماوەی 6 ساڵە خەریکی وێنەکێشانە کە سەرەتا زانیم دەستی ڕسمی هەیە هاوکاریم کرد و بردم بۆ لای چەند مامۆستایەک. ئێستا ژمارەی دڵخۆشیە کە بە هەفتا ڕسم پێشەنگایەکی کردوێتەوە لە قوتابخانەکەی بۆ ئەوەی هەموو هاوڕەکانی هەموو کەسە بە تواناکان بەهرەکەی ببین و بزانن کە توانایەکی تێدایە. ئێمە هەمومان تشجیعی هەموو منداڵەکان کە بەهرەیان هەیە توانەیان هەیە حزم لێ هەمویان بەشدار بکەن لە ئەو پێشەنگای. گرنگی آب پرتوخانه کو گرک ریسورس جهانی دشن دست خوبه اینه گلک گرنگی بو زانکوین ما بو ماموستاین ما قطابین ما گرنگی واجد هنده دایه کو گلک صناعی نه ماموستاین ما بشین وان ریسورس آب دست خوبه پیدا بکن اگر بریکارک نبید اگر کسی که تایبت نبید این ما کپیت واید هن الوی پیشانگه ماموستاین ما دشن ریسورس جهانی بینن پتریا 10 پابلشر جهانی گلک جاران بو وکولینان و راپورتان ام بجین پدوی بجیدرات بین بید نوازان که دا هرچند پارتوخانه های لی دستمنه کهون وکرنا پیشانگهن و اینان پارتوکن پیشکفتی تایبت که گلک پارتوک زمان انگلیزی نبرو که و جدرن گلکن برفرهن بیتا اگر وی چندی که بیتا هاریکار با قطابیان تایبت یان قناغن دو مایه دما درست کرنا و کلینان نوافان پارتوکان دا جدران بخوتی نداره. Also mein Name ist Kurt Pickach. Das macht natürlich hier auch den Deutschen besonders Spaß, wenn sie halt eine kurdische Kleidung sehen oder eine griechische Tracht oder die Festtagskleidung der Afghanen. Ne? Das macht natürlich den Reiz einer Veranstaltung aus. خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانم سێ ساڵە لە ئەڵمانیا دەژیم و داوەتکراین بۆم پرۆگرامە بۆ پێشکەشتنی موزیک ئەم ژەنیاری کەمانم شتێکی زۆر باشە کە لێرە کولتورەکان یەکتر دەناسن و ناساندنی کولتورەکان بە یەک